حەسەن زۆر بەخێر بەی سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. ئەم فستیڤاڵە چەند جار بەڕێوە چووە؟ یەکەم جار یاخود جارێک دیکەش ئەم فستیڤاڵە لە سلێمانی بەڕێوە چووە؟ سەرەتا بەناوی خوا سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە و سڵاو و ڕێز بۆ هاوڵاتیان و هاونیشتمانیان و بینەرانی کەناڵی کورسات نیوز. لێرەوە پێم خۆشە پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هاونیشتمانیان بکەم و دەستخۆشی لە ئەو کۆمپانیا بەڕێزانە بکەم کە لەو فستیڤاڵە لەگەڵ ئێمە بەشدار بوون بۆ خزمەتی هاونیشتمانیان. ئەم فستیڤاڵە ساڵانە بەڕێوە دەچێت، ئەمە شەشەمین خولی بووە دواتە لە ساڵی 2010ەوە بەبێ دابڕان لە هەموو بارودۆخەکانە. ئەم فستیڤاڵە لە نزیک و مانگی ڕەمەزان و سەرەتای بەهاردا بەڕێوە چووە و بەردەوام بووە تا ئەم ساڵ کە ساڵی شەشەم و خولی شەشەمی لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لەلایەن کۆمپانیا ئەتڵەس ئەسیل و بە هاوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی و پشتیوانی پارێزگاری سلێمانی بەڕێوە دەچێت. باشە کاک حەسەن، ژمارە سەردانکەران بۆ فستیڤاڵە چەندێک بوو؟ لە ئاستی چاوەڕوانەکاندا بوو خۆی کە خۆتان پلانتان بۆ دانابوو؟ لە ڕاستیە بارودۆخی ئابووری هاوڵاتیان و نەبوونی موچە کاریگەری نەرێنی هەبوو لەسەر سەردانیکاران سەرڕای ئەوەی کە ینی ئەگەر بە بەراورد بە ساڵانی پێشوو بەراوردی بکەین بەڵێ کاریگەری هەبوو ئەو بارودۆخی دەوەردۆخە ئابووریە لە چاو ساڵانی پێشووە، بەڵام لە چاو ئەوەشدا دیسانەوە بەڵێ سەردانیکارێکی زۆر هەبوو و هاوڵاتێکی زۆر توانی سوودمەند بێ لە فستیڤاڵەکە وەکاڵا و پێداویستی مانگی ڕەمەزان و سەرەتای بەهار دەستەبەر بکە. خۆشبەختانە ئەتوانین بڵین خزمەتێکە کە ساڵانە ئەکرێ بە هاونیشتمانیان لە مانگی ڕەمەزانە کە بۆ جۆرێ لە جۆرەکان ئەکرێ بڵین خزمەتێکی نەوعیە کە تا ئێستا هاوشێوەی ئەو فستیڤاڵە لە ئاستی کوردستانە بەڕێوە نەچووە. باشە کاک حەسەن، لە ڕووی نرخەوە چەندێک جیاوازی هەبوو یاخۆ ئەو نرخانەی کە دانڕابوو لەسەر ئەو کەلوپەلانی کە لە فستیڤاڵەکەدا نمایش کرابوو چەندێک جیاوازی هەبوو لەگەڵ ئەو کەلوپەلانی کە لە نێو بازاڕدا هەیە؟ بە هەمان نرخ یاخۆ نرخەکانی کەمتر بوو؟ خۆشبەختانە کۆمپانیا نیشتمانیەکان ئەم فرسەتەی فستیڤاڵی بەهار وەکو ئێستا وەکو بۆنەیەکی نیشتمانی لێ هاتووە کە ڕاستەوخۆ خۆیان بەشدارە بن و کۆمپانیەکانی کە خاوەنەکانیان خەڵکی سلێمانیە بە تایبەتی بە هەستێکی نیشتمان پەروەرانە و هەست بە بەرپرسیارەتێکی زۆرەوە لەم فستیڤاڵایە بەشدار دەبن و ئەوفەری باشیان هەیە بۆ هاوڵاتیان. نرخەکان نسبەت بە بازار و بە مۆڵ و مارکێتەکان زۆری فەرق بوو، داشکاندنی تایبەت کرابوو سەرڕای ئەوەی کە کۆمپانیەکان ڕاستەوخۆ بەو نرخەی کە بە جملە دەیفرۆشن بە شوێنە گشتیەکان و مارکێتەکان بە هەمان ئەو نرخە دەیاندا بە هاوڵاتیان واتە لەویا ڕبحێک لە بینی کۆمپانیا هاوردەکارەکان و سۆپەرمارکێتەکانە لاچوو بوو. سەرڕای ئەوەش ئۆفەری زۆریان هەبوو، خەڵاتی زۆریان هەبوو، داشکاندنی زیاتر لەوەیان هەبوو کە هاونیشتمانیان دەهاتن بۆ فستیڤاڵەکە زۆر بە ڕەزامەندیەوە دەگەڕانەوە. خۆشبەختانە. باشە کاک حەسەن، باسی کۆمپانیەکانەکە چەند کۆمپانیا بەشداریان کردبوو لە فستیڤاڵەدا و ئەو کۆمپانیانە کە بەشداریان کردبوو هەمووی بە کەلوپەلی خۆراکی بەشداریان کردبوو یاخود شتی جیاوازیشی تیابوو بەدەر لە خۆراک؟ کۆمپانیا بەشداربووەکان زیاتر لە 100 کۆمپانیا بەشدار بوون بە ناوخۆی و بیانیەکانەوە و نەخێر کۆمپانیاکان بە کاڵای جۆرا و جۆری زۆرەوە بەشداریان کردبوو کە ئەکرێ بڵین هەموو ئەو پێداویستیانەی کە هاوڵاتیان پێویستیانە لەو پێشانگایەدا بەشدار بن. ئەگەر فرسەت هەبێ لێراتیش کە خەمە سەر ئەو کاڵە و کەلوپەلانەی کە لەو پێشانگایەدا بە لەو فستیڤاڵەدا نمایش کرابوو کە ئەمە بەشێک لەو بوارانن کە لەوێ بەشداربوو هەبوو، واتە کۆمپانیای لێبوو ئەم کاڵانیان نمایش کرد بوو. کۆمپانیەکانی بواری خۆراک زۆرێک لە کۆمپانیا ناودارەکان بەشداریان کردبوو بە هەموو جۆرەکانی بواری خۆراکەوە. پاکەرەوەکان زۆریان بەشداریان کردبوو، واتە لە تاییت و شامپۆ و صابون و هەموو ئەو بابەتانەی تێدا بوو. جلوبەرگ بە پیاوان و ژنانەوە جلوبەرگی تێدا بوو. شیرەمەنیەکان بەشدار بوون، ساردەمەنیەکان، فەرش و ڕاخەر، بابەتی جوانکاری و بۆن و ئارایشی توبی و سروشتیەکان، بابەتی مناڵان، کتێبخانە و پەڕاوگە بەشدار بوو. شیرینەمەنیەکان ترشیجات و چەرەسات بەشدار بوو، بەهارات و سەوزەوات، کاری دەستی و کەلتوری و شوشەوات و فەخفوری، سوالات، گوڵ و جیا، یاری فەلەکی، یاریگای مناڵان، هەموو جۆرەکانی قاوە و چاو، خواردنەوە گەرمەکان، خواردنەوە سارد و گازیەکان، خواردنی فرێش و فاسفود و خواردنی کوردەواری و فۆلکلۆر و هەنگوین و زۆرێکی تر لەو پێویستی و بەروبوومانەی کە هەیە و هاوڵاتی پێویستێتی لەوێ بەشدار بوون بە خۆشحاڵیەوە.
باشە کاک حەسەن ڕێژەی فرۆش چۆن بوو لە فیستیڤاڵەکەدا حتمما ئاماری کۆتاییتان وەرگرتووە لە ئاست چاوەڕوانەکاندا بوو و نامە بیریشم بچێ کۆمپانیا بیانەکان لەکوێوە بەشداریان کردبوو لە فیستیڤاڵەکەدا. بەڵێ بەنسبەت ڕێژەی فرۆشەوە لە چاو ئەو بارودۆخەی کە هاوڵاتیان گیرفانیان خاڵیە و موچیان وەرنەگرتووە وەکو پێویست ڕێژەی فرۆش چونکە هاوڵاتیان ناچارن ینی وەکو هەمووەکو پێشوازی لە مانگی ڕەمەزان و پێویستاتی مانگی ڕەمەزان ناچارن هەردابینی بکەن بەڵێ ڕێژەی فرۆش باش بوو بەڵام لە چاو ئەوەی کە تۆ بڵێ وەکو ساڵانی پێشووە نەخێر ئەتوانین بڵێن بە ڕێژەیەکی زۆر لەگەڵ ساڵانی پێشووە ڕێژەی فرۆش فەرقی هەبوو ڕێژەی بەشداریکردنیش کۆمپانیەکانیش فەرقی هەبوو چونکە ساڵانی پێشوو کۆمپانیەکان لە هەموو وڵاتانی دیکەەوە بەشدار دەبوون و لە هەرێمی کوردستان و عێراقیشەوە بەشدار دەبوون واتە دوو ئەوەندەی ئەم ساڵ کۆمپانیا بەشدار دەبوو بەس ئەم ساڵ نیوە بوو لە هەموو ڕوویەکەوە و لە چاو هاوڵاتیانیشەوە سەردانیکردنی هاوڵاتیانیش دیسانەوە هەر نیوە بوو چونکە ساڵانی پێشوو ئەگەر لە ڕۆژێکە 15 بۆ 20,000 کەس سەردانی ئەو فیستیڤاڵی دەکرد ئەم ساڵە توانین بڵین لە بینی 5 تا 7,000 کەس سەردانی فیستیڤاڵەکەی ئەکرد چون ئەوەش هەر دیسانەوە تەئسیر و کاریگەری ئەو بارودۆخە ئابوووریە نەخوازراوە بوو کە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانیە هەیە بەنسبەت ئەوە کە کۆمپانیەکان لەکوێوە بەشدار بوون کۆمپانیەکان ئەکرێ بە جۆرێک بڵین لە 170 ناوخۆیی بوون لە 130 بیانی بوون بیانیەکان لە وڵاتی ئێران و مصر و هندستان و خواروی عێراق و سووریا و ئەم بابەتانە بوون بەڵام بە جۆرێکی تر ئەکرێ بڵین بە پێچەوانەوە 170 کاڵاکان بیانی بوون 130 خۆماڵی بوون چونکە ئەو کۆمپانیانش کە خۆماڵین و نیشتمانین و بەشدار بوون دیسانەوە وەکیلی کۆمپانیا بیانیەکانی هەموو دنیان لەبەرەوە ئەکرێ بڵین کاڵای ناوخۆییمان لە 130 بوو لە فیستیڤاڵەکە کاڵای بیانیشمان لە 170 بوو. باشە کاک حەسەن کۆتا پرسیار دەمە باسیۆ بکەین تا چەنە گرنگە فیستیڤاڵی لەم شێوەیە بەڕێوە بچێت بە تایبەتیش لە سەرەتای بەهار و لە سەرەتای ڕەمەزاندا وەکو خۆشت باسەکەی نرخەکان نرخەکی هاوسەنگ بووە و جیاوازی هەبووە لەگەڵ بازاڕدا. دیارە ئێمە هەر لە ساڵی 2010ەوە کە تازە خەریک بوو ئێستا بە تەواوی وەکو بڵێ ئەو بارودۆخەی کە بەهۆی بوونی چەکدارانی داعشەوە باڵی کێشاو بەسەر عێراق و هەرێمی کوردستانە بە تەواوی نەڕەوی بۆەوە ئێمە کەوتینە فکرە و بیری ئەوەی کە ئەم فیستیڤاڵە دابێنین بۆ ئەوەی هاوڵاتیان ڕاستەوخۆ لە دەستی یەکەمی کۆمپانیەکانەوە کاڵە و پێداویستی خۆیان دابین کەن بۆ مانگی ڕەمەزان و بەهار کە خەڵک بە دڵێکی خۆشەوە بتوانێت مناڵەکانی بەرێتە دەرەوە و جەژن و سەیرانیان پێ بکە تا ئەم ساڵ کە بەردەوامین ئەم فیستیڤاڵە بەردەوامە حتا لە بارودۆخی کۆرۆنایشا ئێمە هەرتوانیمانە فیستیڤاڵەکە بەڕێوە بەرین و قەتعی تێنەکەوێ هیچ ساڵێک بەڵێ کاریگەری باشی هەیە ئەم جۆرە فیستیڤاڵە بە تایبەتی ئەگەر لە شوێنێکی وەکو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیا بێ و بەو خزمەت گوزاریانەوە کە شایستە بێ بە هاوڵاتیان پێشکەش بکرێت من وازانم هەم فرسەتێکی لەبار و گرنگە بە نیسبەتی کۆمپانیەکانەوە کە لەوێ کاڵا و کەلوپەلەکانیان نمایش بکەن و ڕاستەوخۆ بەکاربەرەکانیان ببینن و لەگەڵ بەکاربەرەکانیان ئاڵوگۆڕی ڕەخنە و پێشنیار و ئەوانە بکەن گرنگە و هەم لە ڕووی هاوڵاتیانەوە کە لە دەستی یەکەمەوە بە نرخێکی گونجاو ئەو پێداویستیانەی کە هەیەە لانی کەم بەشی مانگێک بتوانن بکڕن و دوجار ئیسفادەی لێ بکەن فیستیڤاڵانە گرنگە دوای لە ڕوویەکی تریشەوە بە جۆرە لە جۆرەکان تەنفیسێکە بۆ خەڵکی بەڕاستی ئەم جۆرە فیستیڤاڵە جۆرێکە لە گەشت و گوزار ینی کاتێ هاوڵاتیان ئەوە نەبێ هەر لە سلێمانیەوە هاتبێ لە هەولێرەوە لە دهۆکەوە لە شارۆچکەکانی دەوروبەری سلێمانیەوە لە کەرکووکەوە تەنانە لە خواروی عێراقەوە ئێستا فیستیڤاڵی نێودەوڵەتی بازارکردن لە سلێمانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیا بۆتە یەکێک لەو ئایتمانە لەو هینانەی کە کۆمپانیا گەشت و گوزاریەکان پێشکەشی ئەەکەن بە مشتریەکانیان بە نەفەرەکانیان کە ئەڵێن سەردانی فیستیڤاڵی بەهاریش دەکەن ئەگەر هاتنە سلێمانی بۆیە بەڵێ ئەم جۆرە فیستیڤاڵە گرنگە بەڕاستی.